الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله. مرزا في خوشحان لوانية كم لتفسير سورة النازعات بخزمتان بقمو بمن بس رزا من دي خواي قولوه ودارم اوي آزي السودي ليول بقدر إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. والنازعات غرقا والناشطات نشطا والسابحات سبحا فالسابقات سبقا فالمدبرات أمرا. بالخوش ديالا سورة النازعات سورة مكية وكو معلومة بتسان قسمك دس بيدكاتن كخواي قول قسم بمخلوقات خوي دخوا كدلالة لسر عظمتي خوي أو جا خواي قورا باز لروج قيامت دكا لبروي براستي وكو معلومة لقرآن بيروست زور تأكيد لسر مسالي إيمان با يوم الآخر بروج قيامت كرايتوا بتايبتي لسورة مكية كانوا بتايبت تريش لجزء عام بتايبتي يالا لدوائي وكوا إنسان قناعت با وحدانيتي خواي قورا ديني كخواي قورا بتاكو تنيا شاني پرستني هي پێویستە دافعێک هەبی لە بۆ ئەنجامدانی کردەوە چاکان و هەروەها ترسێنەرێک هەبی تاوکو بجێرتۆ لە کردەوە خراپەکان و لەسەر پێچیکردن ئەویشیان کە بەڕاستی ئیمانە بە ڕۆژی قیامەت کە ئەو ڕۆژەی خوای گەورە حکم دەکات لە نێوان بەندەکانی و هەروە پاداش و سزایان دەداتەوە. ئیتر زۆر تەئکید لەسەر ڕۆژی قیامەت کرایتەوە. بەڵام جا خوای گەورە لەسەر تادا قەسەم دەخوا بە چەند قەسەمێک و باز لە ڕۆژی قیامەت دەکاتن باز لە حاڵی ئینسان دەکات لەو ڕۆژەیدا بە تایبەتی کەسانێکی بێباوەڕ لەسەر حاڵەتێکدان لەو ڕۆژە ناخۆشەدا و هەروەها باز لە گفتارەکانیان دەکاتەوە مووقفیان چ بوو لە دنیادا بەرامبەر بەو ڕۆژە. ئەوجا پاشان خوای گەورە نمونەیەکمان لۆ دەینتۆ لە تەریخ کە نمونەی موسا عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ ئەو فیرعەونەی کە ئەو لە بۆی ڕەوان کرا. ئیتر لە چەند ئاەتێکدا خوای گەورە باز لە داوە بانگەوازەکەی موسا دەکا عەلەیهی سەڵات وەسەلام لە کاتێکدا کەوا خوای گەورە دەینێری لۆ لای فیرعەون و مووقف و هەڵوێستی فیرعەونیش باز دەکا و ئەوجا سەرنجامی فیرعەونیش باز دەکا تاوەکو کەسانێک پند و ئامۆژگاری لێ وەربگرن. لە پاشان لە چەند ئاەتێکدا خوای گەورە سوبحانەهو وتەعالە باز لە عەزەمەتی خۆی دەکا کەوا ئاسار و شوێنەواری عەزەمەتی خوای گەورە لەو بوونەوەرە بەدی دەکرێتن لە خەڵقکردنی ئارد و ئاسمان و هەروەها لە دابینکردنی ئەو شتانی کەوا ڕزق و ڕۆزین لە بۆ ئینسانەکان لەسەر ڕووی زەوی. ئەوجا پاشان لە کۆتایی سوورەتەکەشدا دیسان خوای گەورە سوبحانەهو وتەعالە باز لە هاتینە ڕۆژی قیامەت دەکا و حاڵی ئەو ئینسانە لەو ڕۆژەدا چ دەبی لە کاتێکدا کەوا جەهەنەم نزیک دەکرێتەوە و ئیتر باز لە حاڵی ئینسان دەکا و هەروەها باز لەو کەسانە دەکا کە تۆغیانیان کردیە ئەوان چ چاوەڕوانیان دەکا و لە بەرامبەریشدا باز لەو کەسانە دەکا کەوا لە ترسی خوای گەورە هەوا و ئارەزوەکانی خۆی سنووردار کردیە ئەوانیش بەهەشتی پان و بەرین و بەهەشتی جێگای گەڕانەوە چاوەڕوانیان دەکا. لە چەند ئاەتێک کۆتاییشدا خوای گەورە باز لەوە دەکا کەوا پرسیار لە پێغەمبەر دەکەن صلی الله علیه و سلم دەربارەی هاتنی ڕۆژی قیامەت واتە دەربارەی کاتەکەی چ کاتێک دێ. ئیتر لێرە و لە چەندین جێگای دیکە خوای گەورە تەئکید لەوە دەکاتەوە کەوا هاتنی ڕۆژی قیامەت شتێکە تایبەتە بە خوای گەورە هیچ کەسێک نایزانی نە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام نە مەلایکەتەکان. ئیتر پێویستە لەسەر ئینسانەکان خۆیان لۆ ئامادە بکەن لۆ ئەو ڕۆژە. ئەوە تا کەواتە وەزعی یاخود مووقفی صحیح بەرامبەر بە ڕۆژی قیامەت ئەوەی کە ئینسانەکە خۆیان لۆ ئامادە بکەن نەوەک پرسیار لە شتێک بکەن کەوا جەوابەکەی لای هیچ مەخلووقێک نەتەنها لای ڕەب العالەمینە. خوای گەورەش ئەو شتەی لای خۆی هێشتیتەوە دیارە حکمەتیش لەوەیدایکەوە لە هەموو لەحزەیەک ئینسان چاوەڕوانی بکا و لە هەموو لەحزەیەک خۆی لۆ ئامادە بکە. بەڵێوجا لە سەرەتادا خوای گەورە دەفەرمی والنازعات غەرقا. دیارە والنازعات زۆربەی زۆری مفەسیرین بۆی لێچیت دەنەوە کاتە سوێند بەو فریشتانە و بەو مەلایکەتانەی کەوا ڕوحی کافرەکان زۆر بە سەختی لە لاشەیان دەردەینن. ئەوجا لە بەرامبەریشدا والناشطاتی نەشطا سوێن بەو مەلایکەتانی کەوا ڕوحی ئیمانداران زۆر بە ئاسانی لە لاشەیان دەچێشن. کەواتە لێردا واوەکە لە سەرەتادا والنازعات واوی قەسەمە. نازعات جەمعی نازعەیە لە نەزعەوە هاتێ نەزعیش وەکو زانان دەفەرمون لەوەیەوە هاتێ
جذب الشيء بقوة من مقره واتە شتێک زۆر بەهێزەوە لە جێگای خۆی هەڵقەندرێ و ڕابچێشرێ ئەو پێ گوترێ نەزە هەروەکو تیرروکەوان کاتێکەوە تیرەکە لە ناو کەوانەکە زۆر بەتوندی ڕادەچێشرێ بۆی کەوە لە پشتەوە بە هەموو هێزەوە ڕابچێشرێ ئەوە نەزە دەکرێتن ئەو دەفەرمی غەرقا و بە معنای ئەوەی دێکەوە زۆر بەتوندی و بە شدەتەوە ئیستیعابی هەموو لاشەکەش دەکاتن ئەو شدەتە کەواتە وەکو لێرە و لە چەندین فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتیە کەوە ڕوحکێشانی کافران زۆر بە زەحمەتە ئیتر کاتێکەوە ئەو مەلایکەتانەی ڕوحکێشان دێن لە بۆ ڕوحکێشانی کەسانێکی بێباوەڕ و کافر لە کاتێکدا کەوا دێنە لایەن ئیتر هەر بە عەزاب دێن وەکو خوای گەورە سوبحانەهو وتەعالا کاتێکە لە چەندین ئاەتدا وەسفی ئەو موقفمان لەکە لە بۆ نمونە لە سوورەتی الأنعامدا دەفەرمووی ولو ترى إذ الظالمون في غمرات الموت والملائكة باسطوا أيديهم أخرجوا أنفسكم اليوم تجزون عذاب الهون إلى آخر الآية كواتا خواهي يقول لنا باز لو كوا ملائكة كان لكاتي روح تشيشاني أو كساندا باسطوا أيديهم بلي ليه عنددن وهروا على سورة الأنفال دفن ولو ترى إذ يتوفى الذين كفروا الملائكة يضربون وجوههم وأدبارهم وذوقوا عذاب الحريق بلي ليه زاد فرمي ليه عنددن لدمتساويانو لپشتيان ددن أو جا ليداني ملائكت پيان دلين بيچيجن عذابي سوتينر بەڵێ کەواتە لەو کاتانەدا کەوا بەو شێوەیە دێن ڕوحیان دەچێشن طبعا مەلەک المەوتە و مەلایکەتی عەزابیشی لەگەڵە ئەوجا خەبەری پێدەدەن کەوا بەرەو غەزەبی خوای گەورە دەردەچی ئەو ڕوحە پیسە لەو لاشە پیسە ئیتر وەکو پێیان سەڵسم لە حەدیسەکەیدا دەفەرمی ئەو ڕوحە پەر دەبی لەناو ئەو لاشەیە زۆر بە زەحمەت هەوڵ دەدا دەرنەچی هەوڵ دەدا بەرگری بکە دەستوکە دەزانین لەو لاشەیە کە جودا بۆ ئەوجا بەرەو عەزابی خوای گەورە دەڕوا پەر دەبی بەڵام ئەوان شتێک نییە کە لە بەردەستی مەلەک المەوت کەوا خوای گەورە کە خەڵقی کردێت تایبەت بە ڕوحکێشان شتێک نییە لە دەستی ئەو عاسێبی جا لێیە ڕوحی دەچێشی و زۆر بە زەحمەت بەنسبەت ئەو ئینسانە زەحمەت طبعا نەوەک بەنسبەت مەلایکەتەکە بەڵکو بە عەزاب ڕوحی دەچێشیتن زۆر بە عەزاب ئەو ڕوحە لەناو هەموو لاشەی پەرد بووە ئیتر وەکو دەفەرمی غەرقا وەکو وەتمان بمەنە ئیستیعاب دێ کەواتە ئەو ڕوحە لە هەموو لاشەی پەرد بووە ئیتر ڕوحکێشانێکە هەموو لاشەی دەگریتەوە زۆر بە شدەت و زۆر بە زەحمەت ڕوحی دەردەچی لە بەرامبەردا والناشطات نشطا خوای گەورە سوبحانەهو وتەعالا کاتێکەوە باز لە ئیمانداران دەکاتن ئەوان بە پێچەوانەوە ڕوحیان زۆر بە ئاسان دەردەچی وەکو لێردا دەفەرمی والناشطات دیارە ناشطات ئەسڵی کەلیمەکە لە نەشات و خیفەوە هاتیە لە سوچی هاتیە و هەروە هەندێک لەزان دەفەرمون کاتێکەوە الئونشوتە باز دەکرێت ئونشوتە واتە العقدە سەهلەة الحل واتە وەکو گرەیەکەوە ئەو گرەیە زۆر بە ئاسانی بکرێتەوە ڕوحی ئیمانداران بەو شێوەیە بە ناشطاتەوە بە نەشات و بە خیفەتەوە زۆر بە ئاسانی وەکو گرەیەکەوە گرەی کۆرە نەبی بەڵکو گرەیەک بی سەری دیار بیتن یەکسەر کاتێکەوە یەک لە دوولایەکەی گرەیەکە ڕابچێشی زۆر بە ئاسانی ئەو گرێ ببیتەوە بە هەمان شێوە ڕوحکێشانی ئیمانداران بەو شێوەیە خوای گەورە وەکو لە چەندین جێگا وەسفی کردە لەوانە وەکو لە سوورەت فوسیلە دەفەرمی إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون بەڵێ ئەوجا دەفەرمی ئەوانەیەکەوە لە ژیانی دنیادا گوتیان ربنا الله سبحانه وتعالى پەروەردگارمانە و ئەوجا ئیستیقامەشیانە لەسەر ئەو قەولە بە پێداویستیەکانی ئەو قەولەش هەستان لە کاتی ڕوحکێشان مەلایکەت دێنە لایەن و پێیان دەڵێن مەترسێن لەوەی کەوا چاوەڕوانتان دەکاوە خەفەت مەخۆن لەوەی بەجی دێڵن بەڵکو مژدەتان پێت دەین بەو بەهەشتێکەوە چاوەڕوانتان دەکا بەڵێ ئەوجا وەکو لە حەدیسەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمیتن کەوا بەو شێوەیە مەلایکەتەکان کە مەلەک المەوت دێ مەلایکەتی ڕەحمەتی لەگەڵ خۆی هینە ئەوجا مژدەی بەهەشتی پێدەدەن
مژدەی بەهەشتی پێدەن یا ئەیەتوها النەفس المطمئنة بەو شێوەیە مخاتەبەی دەکەن ئیتر زۆر بە ئاسانی ئەو ڕوحە دەردەچیتن ئەو ڕوحە پاکە لەو لاشە پاکە بەڵێ زۆر بە ئاسانی وەکو دەفەرمێ والناشطات نشطا کەواتە ئەو مەلایکەتانێکەوە سوێند بەو مەلایکەتانێکەوە ڕوحی ئیمانداران زۆر بە ئاسانی دەچێشن. بەڵێ ئەوجا دەفەرمی لە دوای ئەوە والسابحات سبحا والسابحات سبحا کەواتە لێرەشدا هەندێک لە مفەسرین دەفەرمون والسابحات سبحا واتە سوێند بەو فریشتانێکەوە بە خێرایی فەرمانەکانی خوای گەورە جێبەجێ دەکەن کەواتە عینی لێرەشدا هەندێک لە مفەسرین هەر بە مەلایکەت لێکیان دایتەوە بۆی کەوە لە جێبەجێکردنی فەرمانەکانی خوای گەورە وەکە ئەنەوەوان سیباحە دەکەن کوم ماسی لە ناو ئاودا سیباحە و مەلەوانی دەکا وەکو بڵێ زۆر بە ئاسانی دەخزی لە ناو ئاوەکە ئەوانیش لە جێبەجێکردنی فەرمانەکانی خوای گەورە هەندە بە ئاسانی و هەندە بە سوچی حرەکە دەکەن. هەندێک لە مفەسرینش دەفەرمون والسابحات سبحا ئەوەیە کە وەکو مانگ و ڕۆژ و ئەستێرەکان لەبەر ئەوەی ئەوانن وەکو خوای گەورە دەفەرمی لە الشەمس ينبغي لها أن تدرك القمر ولا الليل سابق النهار وكل في فلك يسبحون کەواتە ئەوانیش بە هەمان شێوە لە فەلەکەکەی خۆیان مانگ و ڕۆژ و ئەستێرەکان لەو خولگانەی کەوا خوای گەورە لە بۆیانی خەڵق کردی لەو خولگانەی خۆیان سیباحەت دەکەن زۆر بە ئاسانی وەکو سیباحەتی وەکو مەلەوانی ماسی لەناو ئەوانیش لەو هەوایە و لەو فەزایەدا دەسوڕێنەوە لە خولگەکانی خۆیان بەبێ ئەوەی لە بە ملیمیش و یاخود بە کەمترین ئەندازە لە خولگەی خۆیان دەرناچن کەواتە ئەویشیان هەر مەخلوقی خوایە و ئەویشیان مەخلوقی خوایە هەمووی دەلاتە لەسەر عەزەمەتی خوای گەورە. فالسابقات سبقا ئەوجا لە پاشەوەی خوای گەورە سوبحانەهو وتەعالە کە باسی سابحات دەکە یەکسەر فالسابقات کەواتە لێرەدا فاکە دیارە وەکو دلیل لەسەرەوەی کەوا سابقاتیش معطوفە لەسەر ئەوەی پێشە خۆی کەواتە هەر باسی ئەو شتە دەکاتەوە لە سابحات باسی کردیە و دەلالەتە لەسەر تەرتیب لەگەڵ تعقیب وەکو زانایان دەفەرمون کەواتە لێرەدا فالسابقات سبقا ئەگەر هەر بە مەلایکەت لێچی بدەینەوە کەواتە وەکو زانایان دەفەرمون کە مەلایکەتەکانن کەوا لە پێشەوە باس کران واتە سوێن بەو فریشتانی کەوا پێش بڕچێ دەکەن لە بەجێهێنانی فەرمانەکانی خوای گەورە کەواتە ئەو مەلایکەتانی کەوا سابحن هەر ئەوانیش سابقن بۆی کەوا لە جێبەجێکردنی فەرمانەکانی خوای گەورە ئەوان مسابقەی یەکتر دەکەن و پێش بڕچێ دەکەن واتە زۆر بە هیممەت و بە نەشاتەوە ئەو کارە ئەنجام دەنکەوە خوای گەورە پێیان ڕادەسپێریتن ئەوانی کە گوتیشیان کە سابحات بریتینە لە مانگ و ڕۆژ و ئەستێرەکان بە هەمان شێوە لێرەشدا دەڵێن هەر عینی ئەوانە سابقن کەواتە لە ڕۆیشتنیان لە حرەکە و جوڵیان ئەو فەرمانانەی خوای گەورە جێبەجێ دەکەن زۆر بە وەکە ئەنەما کەسێک منافەسەی کەسێشکە بکە بە مسابقە بەو شێوەیە بە تەکانەوە بە حەماسەتەوە فەرمانەکانی خوا جێبەجێ دەکەن ئیتر ئەوەشیان وەکو گوتمان هەردووچیان دەلالەتن لەسەر عەزەمەتی خوای گەورە چ مانگ و ڕۆژ و ئەستێرەکان چ مەلایکەتەکان هەمووی بەڵگەن لەسەر عەزەمەتی خوای گەورە. فالمدبرات أمرا کەواتە وەکو عینی بە هەماشەوە سوێن بەو فریشتانێکەوە ئەو کاروبارانەی کە خوای گەورە پێیان ڕادەسپێریتن ئەوان تەدبیری دەکەن و جێبەجێی دەکەن ئیتر لێرەدا زۆربەی زۆری مفەسرین هەر بەو شێوەی مدبراتی ئەمرا هەر بە مەلایکەتی لێکدایتەوە واتە ئەو مەلایکەتانەی کەوا تەدبیری ئەو ئومورانە دەکەن ئەو فەرمانانە دەکەن ئەو فەرمانانە جێبەجێ دەکەن کە خوای گەورە پێیان ڕاستپاردێ ئیتر ئەوەش بەڵگەیە لە قورئانی پیرۆز وەکو لە سوورەتی القدر خوای گەورە دەفەرمێت تەنەزەل المەلائکەة والروح فيها بإذن ربهم من كل أمر لێرەش دەفەرمێت فالمدبرات أمرا کەواتە بەو شێوەیە ئەوان فەرمانەکانی خوای گەورە جێبەجێ دەکەن. ئیتر ئەو قەسەمانەکەوە خوای گەورە لە سەرەتای سوورەتەکەدا قەسەمی پێخوارد دیارە ئەوەیە کە المقسم به ئەوەیە کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە باز لە هاتنی قیامەت دەکا کەوا بە هیچ شێوەیەک شەک و گومانی تێدا نیە ئەوجا لە پاشەوی خوای گەورە سوبحانەهو وتەعالە باز لەو دوو حادیسە و لەو دوو ڕووداوە دەکاتن کەوە بە دەستپێکی ڕۆژی قیامەت دەست پێ دەکات کە بریتێ لە نەفخەی یەکەم و نەفخەی دووەم کە ئینشاء الله تعالى لەوانی داهاتوو دێنەوە خزمەت ئاەتەکان و باسییان دەکەین. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين
والحمد لله رب العالمين.